سڵاوتان لێبێت. هەمومان کۆمەڵێک کەس دەناسین کە خەونیان ئەوەیە کێشی لەشیان بێن نەخوارەوە. گلەی لەوە ئەکەن کە دەڵێن ئێمە قەڵەوین و هەمیشە بە دوای ئەو ڕێگەهانە دەگەڕێن کە وەزنیان بە خێرایی بهێنێتە خوار، وەکو بەکارهێنانی کۆمەڵە دەرمانێک کە لەوانەیە کەس نەزانێت سەرچاوی ئەو دەرمانە چییە، بە چ شێوەیەک کێشمان دێنێتە خوارەوە. بۆ ئەوی بزانین چۆن کێشمان بێنینە خوارەوە پێویستمان بۆیە زانیاری ورد و زانستی وەربگرین. ئایا قەڵەوی چ جۆرە کێشەیەکمان بۆ دروستەکە تا ئێمە دەمانوێ لە ناوی بین؟ وەڵامی ئەم پرسیارانە لەگەڵ برای بەڕێزم دکتۆر علی بەرزنجی سپۆڕی نەخۆشیەکانی هەناوەرەگرین. دکتۆر گیان بەخێر بێی. ممنون، سپاس ڕێستەیەکە دکتۆر ممنون. سەرەتا دکتۆر لەگەڵ بینەران دەچینە لای ڕای کۆمەڵی هاوڵاتی لەسەر قەڵەوی. با بزانین ئەوان چیان. 120 کیلۆی بووم، نا 115 بە شەو خواردنی کام دەخۆم، خواردنی خەفیف دەخۆم بۆ زەعیف بوونی. ئێوارێ مەسە ساعت هەفتان خواردنی زۆر خەفیف دەخۆم، بە شەوان خواردنی ناخۆم. سبێنە بەس قەحواکی دەخۆم بۆ خەفیف بوون، بەس ڕۆژە جارێکی نانی دەخۆم. هەوڵ دەدەم زۆر. تقریبا 92 کیلۆ. جار بەجار دێتە خوارە تا 85 ئەوەنە بەس دەگاتەوە 92 ئەوەنە. زیاتر لەوەی قەڵەوتر نەبوویمە. وەرزش ناکەم بەس ئاگام لە خۆمە یانی. بە زۆر سەفەریش دەکەم، زۆر دەگەڕێم. لەبەرەوێ زۆر چێشتم زیاد ناکەم. هەرزان وەزنت کەمتر بێ باشترە. ئینسان زیاتر دەتوانێت حرەکە بکە بڕواتن، بەڵام قەڵەوی دەتکەوێنیتر. زاران هەشتا هەندێک بوو، ئێستا 90 دەکەم. ئەو خواردنی خۆی هەرچی لە خۆی قەڵەوت دەکات. ئەمش تەقیرە و چارم ئەگەر زغارە مازی نەیە خواردنی زۆر دەخۆم، خۆش خۆ زەعیف بکەمەوە. یعنی کەس بێنە لەخێوە دەسم تەقیرە 20 دقیقە ریاضیش دەکەم. بەس لەبە خواردنەکە زۆر دەخۆم، یعنی تاسی لەو ریاضە لۆ ناکات. ساوەر بە گۆشت، کفتە دارێ پێرێ بوو کفتەیان کردبوو، بێنگۆ ناوخژێ دووش کە بابم خوارد چمەش 6 کفتەم لەسێ خوارد. ئێسم عەزم لێیە ئێستا تەقیرەون 93 عەزم بمە 73. یەکو دەمە 73 دەبی ریاضیش زۆر یان دەبی برنجی واز لێ بینم. وەڵڵای دەنە برنجش هاوڕێمە ڕۆژانەیە، یعنی برادەی ڕۆژانەیە. ئەگەر نەخۆم ڕۆژی جەمەشی برنج نەخۆم یعنی بێنم. پێشتر هەفتا بوو، ئەلانەکە 83 زیادی کردیە. خواردنی شەرقی بەخۆت دەزانی هەمووی کۆ و چەورە و سوورە و ئەو تاسیری خۆی هەیە. ئەمە لەوە ڕپاینینە فەرقی هەیە. ڕاضەشمان بەعام کەمە و بەخۆم ڕاضەی دەکەم سبەینان وڵا زۆریش دەڕۆم. تاوان دەبی جەدوەلی ڕەشاقەی دانێ ئەوەی دانێ دەبی بەخۆی مامۆستاڵە بۆ دانێ قاعی ڕاضی سەر بەخۆت نابی، دەبی پرسیاری دکتۆران بکەی، مزاعفاتی لێ پیا دەبی. پێشەوەی زەواج بوو کێشم 76 کیلۆ بوو، ئێستاش وا کێشم 85 کیلۆیە، یعنی بۆی زەواجەوە کێشم زیادی کردێ. بەس ئێستاش لەبەر هەندەیە کە جەوەکە سارد زستانە، ئێستا ئەمە بەخۆمان فەریقی تۆپانێمانەیە. ئێستا بریتۆشتان لە ساعی بریتی نابڕین، ئەو 2 ماگە تۆپانێم نەکردە، ریاضەم نەکردە. بەس خۆی لاوازی بە ئەوەی نییە، یعنی بە زۆر خواردن بۆ شتانێ ریاضت هەبی جوولەت هەبی قەرەو نابێت و بەس جوولەی بکە قەرەو نابی هەرچە دەخواردنیش بخۆی. بە شەکریش زۆر تاسیری هەیە لە بۆ قەرەوی، بەخۆم تاقینەوەم لەسەری هەیە. ئەو ماوە شیرینیشم زیاتر خواردێ لە باندی قەرەوی مەکە شیرینیم نەدەخوارد پێشتر قەلەو نەدەبوو، یعنی شیرینی بە دەرەجەیەک تاسیری هەیە لۆ قەرەوی. پێشتر 125 کیلۆ بوومە، ئێستا نەخۆشی ڕەبۆ سوکەریەم هەیە، پێشمەرگەشم ئەجە لەگەر ئەوەی نەخەومێ نەژیانمێ هیچ خەوبی لە مندانێشەوە لە ساعت 4 من بەخەبەر مەتا ئێستا لەبەرەوەی تەنگەرە فەزەم ناتوانم. زۆرم هەوڵ داوە، عابم کردە بە وەرە قەونیەکە ئیسفادەم لێ نەکردیە، چیم وەسە تەرازوی دوازە شوورم زیات. دکتۆر گیان ئەو هاوڵاتیە دەڵێ کفتەی دەخۆم و دەشمێ قەڵەو نەبوو. باشە بۆ قەڵەوی ئەوەندە پەیوەندی هەیە بە خواردنمانەوە، چییەکە ئەو خواردنە بۆ قەڵەومان دەکات؟ والله پێشەکیر وەکو جەنابەت باس کرد ئەو شتە دیمانانە هەمووی ڕاستە. ئێمەش دکتۆر بازێکمان کە دکتۆرشین کەمی وەزنمان من خۆم لەوانە کەمی وەزنشم زیادە. بەڕاستی ئێمە مجتەمەعی ئێمە وەکو ئەو یەک لەو برادەران باس کرد، مجتەمەعی شەرقی مجتەمەعێکین
لەزەتی ژیانی خۆمان بە خواردن ئەبینین فشەت نییە بەس بە کفتە هەیە کفتە شەخوا قەڵەو نابێ هەیە کفتە ئەخوا وەرزشەکە ئەجولێتەوە هەفتە یەک جار کفتە یان مانگی جارێک کفتە ئاخوا خواردنەکانی تریکە یەک جار کەس بۆ ماڵێنانێک یەک جارە بەڵێ فمەقسەدم ئەوەیە ئەگەر بمانوێ زەعیف بین دەبێت بەعزە خواردنێک لی دوورکەینەوە ئەو خواردنانەی غەیری کفتە دوسێ تشتی تایە قەڵەوەکە چاورەکەی ناوی بێزگە لە چاورەکەی ناوی وەکو بڵێ مادەکەی ناوەکو ساوارە گەنم و ئارد زۆر خەڵک وازانن گەنمە ئاردا ئەوانە قەڵەو ناکەن بەس بینیمانە گەنمە وەکو بڵێ ئاردی سپیە ئاردی ئەسمەر ئەوان هۆکار زۆرە ئەو ڕای ئەو هاوڵاتیانە بوو لەسەر ئەوە هەندێکیان حەزیان لێ بخۆن و قەڵەو نەبن بەڵام ئێمە دەمانێت بزانین چۆن بزانین ئێمە کێشی لەشمان زۆرە یعنی پێوەرەکان چین بۆ ئەوی کە پێمان بڵێ کێشی لەش هی ئەو کەسە زیاترە و یان لە ڕووی زانستیەوە بە چ شێوەیەک ئەتوانین شێوازێکی عالەمی هەیە بۆ کێشی لەش حەزەکەی ئەگەر بیبینی جەنابشت پێلم بەدی ماس ئیندێکس ئەو بەدی ماس ئیندێکسە تهدیدیەکە ئەو بەشەرە ئەو مرۆڤە ئایا وەزنی زیادە وەزنی کەمە ئەوش قیاسێکی عالەمیە لەسەر ڕۆن درێژی ئەو کەسە بەڵێ باڵاکەی بە مەتر نەک بە سانتیمەتر ئەیکەینە مربعی ئەوە وەزنەکەشی کێشەی چەنە کێشی چەند ئەفۆن تەقسیمەکەینە سەر مربعی وەزنەکەی ڕقمێکمان بۆ باڵامان لەگەڵ بەڵێ کێشمان تەقسیمی مربعی باڵامانەکەی بە مەتر ڕقمێکمان بۆ دەرەچێت ئەو ڕقمانە گەر بینیمان ئەوکو جەناب تەبینی لە بینی تقریبا لە 18.5 حتاکم 21 ئەوە تقریبا مەقبولە بۆ ئێمە بەڵام لە 25 بەبانەوە بێ بۆ مجتەمەعی شەرقی ئێمە لە 25 دەبێت کەم ترش بێ بەس لە مجتەمەعاتی ئۆروپی لە 25 بەبانەوە بێ ئەلێن ئۆڤەر ویت یعنی وەزنی کەمێ زیاترێکە کێشی کەمێ زیاترێکە بەس ناڕواتە سەر نەخۆشیەکی کە نەخۆشی کێشی زیاد بێ نەبووە بە قەڵەوی نەبووە بە قەڵەوی بەڵێ کێشی زیادە بەس نەبووە کە نەخۆشی بەڵام لە سی بەبانەوە قەڵەوی ئەوش نەخۆشیە یعنی ئەوە چۆن نەخۆشی زەخت هەیە نەخۆشی شەکرە هەیە نەخۆشی کلیە هەیە ئەو کاتەش لە سی بەبانەوە بێ ئەو ئەکرێتە ناو ئەو خانانی نەخۆشی درێژخایەن کە نەخۆشی سی بۆ 35 ئەوش پێنێن قەڵەوی لە 35 بۆ چلەوە پێنن قەڵەوی زۆر و لە چل بەبانەوەش بە ئینگلیزی پێڵێن مۆربد ئۆبستی یان قەڵەوی کوشندە یان زۆر قەڵەویەکە تەسیری زۆر خراپە لەسەر ئەو ینی ئەگەر کوشندەش نەبێوات لەیەکە کە ژیانت لێ تاڵە بێت شێوازی ژیان خۆت وەکو جەناب دەزانی کێشی ترمان بۆکە قەڵەویەکە خۆی بە حەدی خۆی ڕاستە لە ناحیەتی دەرونیش تەسیرمان لێەکە حەسناکە لە مجتەمەعشە پێت ناخۆشە بێ حەسەکەی لەشت جوان نییە و خۆش نییە و ئیسراحەت ناکەی لە خەوی خۆت لە دانیشتنی خۆت لە جوولای خۆت ئەو هاوڵاتی وتی ینی کە کێشی لەشم زیاد دەبێت یان کە زیاد بووە تەنانەت ئیسراحەت و خەویشنەوەەوە ئێمە گەرمەوانەیە بزانین هۆکارەکانی زیادبوونی کێشی لەش چییە ینی چۆن ئێمە کێشی لەشمان زیاد دەبێت بەڵێ وڵی چەند هۆکارێک هەیە یان ئەگەر پێشتر دیارە لە ڤیددیۆڵەکە کاریگەریەکانی قەڵەوی باس کراوە بینە سەر کاریگەریەکانی قەڵەوی بڵێ وەکوی لێرا بینین چەند کاریگەری هەیە لەسەر جەستەمان قەڵەوی یەک لەوانە نەخۆشیەکانی دڵ بوالێکە دەمارەکانی دڵ تەسک بێتەوە و تووشی نەخۆشی دوور بێت جەڵتەی دڵ و ئەو شتانە بەشەر تووشە بێ ئەو یەک لە کاریگەرەکانێتی ئەوانەی قەڵەون زیاتر تووشی نەخۆشی شەکرا بن زۆر خاستە نەوعی دووەم لە زیاتر لە نەخۆشیەکانی تر شەکرەکانی تر نەوعی یەکەم زیاتر لە منداڵە بێوانەی زەعیفشن بەس قەڵەوی وامان لێکا تووشی نەخۆشی شەکرە نەوعی دووەم بین و هەناسەنگی ئەکید ئەوانەی قەڵەون بەعامەتەن ئەو چوری و ئەو بەزە لەسەر سینگیان هەیە وان لێکە هەناسایان بە باشی خۆش نەبێت کاتی خەوتن بەڵێ خاستن لە کاتی خەوتن پێێن ئۆبسترکتیڤ سلیپ ئەپنیە وان لێکە شەوان پرخەیەکی زۆرەکەن کاتی پرخە هەناسایان ڕاوەستێ بەیانی هەڵەسی ئەو کەسە دائما خەواوکی ئەبێ خەوی دێ سارە لێ خوڕی خەوی لەکەوێ ئەمەش کاریگەری بێتەوە لەسەر قەڵەویەکە دەبێت ئەگەر دڵیشی لەوانەیە بەڵێ دڵی فشاری خێنی بەرزەبێتەوە کۆنتترۆلی خەنجکۆشەوانە ناخەو ئەوە هەستێت و حس بک خنکاوە زەختی بەرزەبێت بەڵێ زەختی بەر شەکرەشی بەرزەبێتەوە و وای لێکا شەوانە ناخەوش وەکولی هەستی میزکە زیاتر لە خەڵکی تر ئەمان کاتش دیتیانە چەند نەخۆشیەکەیە وەکو نەخۆشی شێرپەنجەی مەمکە یان هیمەعیدەیە ئیگەدا ئەوانە عیلاقیان بە قەڵەویش هەیە ئەوش ئەگەر ئەوانەی قەڵەو بن زیاتر لە خەڵکی تر تووشی ئەو نەخۆشیانە بن و
طبعا مەفاسل و جومکەکانی ئەو کەسانەی خۆ دەزانی ئەم وەزنە گەورەیە ئەم چێشە زیادە هەمووی لەسەر 2 ئێسکە بێ ئەو کەسانی قەڵۆشن عادەتەن وەرزشیان کەمە ینی هەمان هەر ئەو جومگەی پێشووە ئێستا کێشێکی زیاتر بالضبط چۆن بڵێ کە دروست کراوە بۆ وەزنێکی تەندروست ئامادەکراوە کە ئەو وەزنە زۆری لەسەر بێ بەڵێ حرەکەیەکی ئاساییەکە مەسەڵەن هەڵەستێت و ڕاستن سەرەکە قرتەیەکەکە یان جوگبەکان تووشی سۆفانێکی زۆر بەقووەتە بن و چەند دکتۆر شکات و هەمووی دەرزی و عیلاج ئەوانە وەرەگرێت سەرکە فایدەی نییە هەر ژانەکەی بەردەوامە لە ئاخیرا ڕواتە سەر مەسەڵەن گۆڕینی مەفسڵ جومکەکان و هەر سەرەکەی چێشی ینی داناگرێ هەڵ نادە چێشی داگرێ ئەو مشکلانە زیاتر بۆی زیاتر بنەوە و وەکو باسمان کرد کێشەی دەرونیش تووشە بێ وەکو پێشتە باسم کرد ئەو کەسانە دائیمەن هەستەکەن دوورن لەناو مشتەمە لەناو کۆمەلگا حەزی لێ نییە بڕاتە ناو کۆمەلگا حەسەکە خەڵک تەمەشایەکە بە چاوێکی حەزەکان بڵێڵەویەکە بۆی بووە بە وەکو کابەیەکی تووشەکە ئەو کابەیە وایلەکە بەداخەوە ئەو کەسانی ئەو چتیان تووشە بێ ئەو نەخۆشە دەرونیان تووشە بێ خۆشی خۆیانە بینین زیاتر بە خواردنی زیاد دیسانش وەزیان دێت و بەرەو خراپترە زۆر باشە پرسیارمان لێکراوە لەن هاوڵاتیان و دەربارەی دەڵێ پێچگەلەوەی کە ئەوانەی قەڵەوەن تووشی خەمەڵکی و دوورکەوتنەوە لە کۆمەلگا بن بە هەمان کاتێک کە دەرمانی پێویست بۆ چارەسەری خەمۆکی ئەوانە وەردەگرن ئەوانش شەهیانەکات و وایان لێکە زیاتر بە دوای خوارد نابگەڕێن بەڵێ هەمووی دەرمانێک وا ناکە دەرمانی ئەوانەی هی کابەوەکو بلین بعضە دەرمانێ بڵێ پێێنە ترایساکلیک ئەنتی دپرسنت بە عامەتەن ئەوانە شەهیەتیان زیادە بێ زیاتر ئەخۆن بەس بعضە عیلاجێکی تازە دەرچۆ پێ لێن SSRIs ئەو نەوع عیلاجانە نەوعەمما سەنتەری خواردن بڵێ سەنتەری خواردن ئیشەکە مثلن دەرمانێک دەرچوو چەند ساڵێک پێشتە پێیانەوت فلۆکسیتین ئەو دیتیان ئەوە وەزنی کەمەکاتەوە بەڵام ئێستا دراسەتەکان کەمێک گۆڕان لەو بابەتەوە بەس بە عامەتەن ئەوانە دیتیان باشتێکن لە دەرمانەکانی کۆن ئەوانەی بۆ دەرونی بەکارەهات بەڵێ تەمام کەواتە بۆمان دەرکەوە قەڵەوی کێشەیەکی زۆری هەیە و کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر جەستەمان ئێمە چۆن قەڵەوە بین ینی کەسێکی ئاسایی چۆن قەڵەوە بێ یان با نەگەینە حاڵەتی قەڵەوەی با بڵێن کێشی زیاد دەکەن بەڵێ دەربارەی ئەو شێوازە ژیانی کە ئێستا لە بەردەستی ئێمە لە ئەوەکە بەڵێ وەکەوەی جەناب لێرە بینین تەمان بازە بۆ ماوەی پێلێن یەک لەوانە هۆکارەکان با لێرەوە دەست پێکەن بۆن ئەنە ناوڕاست بازە کەسێک سەرەکەی باوکی دایکی قەڵەون بە عائلەوە قەڵەون هەمووی عائلەکەەوە قەڵەون کەمێ ئەنزیمات و پرۆتینات هەیە ناو لەشیان وەکو ئەنزیمی لپتین و ئەو مادان پرۆتین لپتینوانە ناو لەشیان تەسیرەکە سێرەکەی باوکەکە قەڵەوە دایکەکە قەڵەوە مناڵەکانش ئەوانش قەڵەو دەرەچن ئایا لەبەرەوەی دایک و باوکی لە پێشی زۆر خۆ مناڵەکەش فێرە بێ بخوا بەڵێ ژینگەکەی ئەوەی نای بڵێ ژێن یان عیلاقی بە ویراست هەیە وەکو وتمان باوک دایک قەڵەون ئەوەی یەک لە هۆکارکان هۆکاری دووەم سێرەکەی کەسەکە زعیفە ئەسڵە مناڵە زعیفە بەسکەوا گەورە بێ قەڵەوە بێ ئەوەش هۆکاری ترەیە خواردنی زۆر خواردنەکانشی ناسروشتیە وەکو خواردنی لە فەی دەرەوە وانی بازار لە فەی هەمبەرگەرە لە فەی ئەو شتانەی خواردنی نانی دەرەوە خواردنی دەرەوە ئەوانە فاسفودەکان بە عامەتەن خواردنی ناسروشتی سە بازە کەسێک دێتش ئەلێ دکتۆر من میوە زۆرە خۆمەمێ زعیفمەوە پێرم کاکە ئەو میوەی خۆی ئەو شەکری تایە ئەو شەکرەی ئێمە حسابکە نفسی ئەو شەکرەی پاودەرەکە یەکرێتە ناو چای ئەوانە ئەو میوێش ئەگەر ئێمە زۆر بخۆی میوەی شیرین خاستەن وەکو خورما وەکو ترێ وەکو مۆزی گەی ئەو چتانە ئەوانش نەخۆشەکەم بینی لە مزوانێت دکتۆر بەس بە هەنارە خۆم وەزنم زیاد بۆ شەکرەشێ بۆ شەکرەشی زیاد بوو بالفعل هەناری شیرینیش وەزن زیادەکە ئەوانش دەبێت ئاگامە لە خۆمان ینی کێشە لێرە لە وەرگرتنی ئەو بڕە کالۆریە کەوەری دەگرێت ئەم بەڵانسە چۆن ڕادەگیرێنی ئەو بەڵانسە دەبێت ئێمە وەکو بڵێن پێێن ئینپوت و ئاوتپوت ئەوەی دێتە ناو لەش ئەوەی دەرەچێنە ناو لەش ئەو یان لەش ئەیسوتێنێ فەوەی دێتە ناو لەش دەبێت ئێمە بزانین نسبەتی چەند کیلۆکەلەریمان پێویستە مەسەن بۆ پیا و ڕۆژانە ئەتوانێت تاکو 2500 کیلۆکەلەری وەرگێ بۆ ئافرەت ئەتوانێت تاکو 1500 کیلۆکەلەری وەرگێ ئەگەر ئەو ڕێژەیەمان تێپەردا ئەو ڕێژێشمان نەسووتان بە شێوازی وەرزش و ئەوانە سێرەکەی بە نەتیجە ئەم خواردنە زۆرە دێتە ناو لەشمان خەز نەبێ لە بازە شوێنێکە ناو لەشمان وەکو بە عامەتەنەوە ناو کرشە ناو ئەم ڕان و شان و ئەوانە خڕەبێتەوە وای لێکە یان لە ناو دەمچاو و ئەوانە وای لێکە بەشەر تووشی نەخۆشی ئیترەبێتە هۆی نیشتنی چاوریەکان زۆر باشە باسی نەخۆشیە دەروریەکان و شێوازی ژیانمان کرد با پێکەوە چیرۆکێک هەیە ئافرەتێک یاخود خانمێک لە ڕێگەی وەرزش و خۆراکەوە بڕێکی زۆر کێشی لەشی خۆی دابەزاندووە با پێکەوە لەگەڵ بینەرانی خۆشەویست ببین.
لەوەی پێشتر 96 کیلۆ بوو ئێستا 56 لە ماوەی 8 مانگدا کێشم دابەزا لە 96 کیلۆ دابەزان بۆ 56 کیلۆ لە 2005 تەمرینم دەکرد حتى 2013 هەموو تەمرینەکەم دەکرد حتى تایکۆندۆ آخر تەمرینم 2013 بوو کە واز لە تەمرینم هینا دانیشتمەوەیس حرەکام نەبوو خواردنم دەخوارد کێشم زیادی کرد لە 60 کیلۆ بووم پێشتر بەرەو سەرەتر دانیشتبووین لە مەزرعە تم بەسە هەوقڵەوەیە حتا کەینێ هەر بخۆ دانیشە بن و با دەست بە ڕاضەیکەن ڕەجیمی زەعیف بین بگەینەوە حەدەی کە حەزم لێیە و ئاخرین گەیشتمەوە حەدەی کە حەزم لێ قاعی زۆرتر بەچ خوارە من ڕانوشتم زۆر بوو زیاد بوو ئەوانم زۆر حەز لێ بوو بێ دابەزێتن زۆرش باش دابەزان ئەلحەمدولیلا ڕێگای مامۆستا باوەڕیان بەخۆ هەبی ینی ڕاضەی بکەن بە جددی بن واز لە خواردنی خراپ بینن چاوریشتووە تا خواردنێکی تەندروستی بخۆن لەبەر سەحەتێکی خۆش یانێکی خۆش بنە سەرێ ئێستا ژیانم زۆر خۆشترە خواردنێکی تەندروست زۆر باش خەوم زۆر خۆشە هەناسەدان ینی ئیسراحەتم زۆر خۆشە لە پێشان زۆر فاقم کردم پێشان هیچ ینی ئیسراحەت خەوشتم نەبوو هیچ ینی سێ ڕۆژ نەنووسم شەو ینی ئەوەم نەبوو بەس ئێستا زۆر فاقی کردو سعات 10 شەو دەبێت دەنومە من 7:30 بەخەوێت بەیانیان هێلکەی سپیە خۆم چار هێلکەی سپیە بەرداخێکی شیرە بێت چەورە لەگەر شۆفانی ئەوانەی دەخۆم بەیانیان پێشی نڕوانان ساعت 10 سێوەکی کەسکە خۆم پرۆتینشتیش وەردەگرم پێش تەمرینی نڕوانان ئاینا خواردنە برنجە بێڕون بێخێ سینگار وەتر وەردەگرم چیرۆکی ئەو خانمت پێ چۆن بوو چۆن هەڵێسنگێنی تەمان من دەستخۆشی لەو خانمە بەڕێزداکەم ئەوە دیارەدا ئینسانێکی موازب بە زۆر لەسەر ژیانی خۆت و ئاگاش لە ژیانی خۆشیەتی تەمان ئەو شتێ ئەوەی کە تەمان نەسیحەتمان بۆ هەمووی هاوڵاتیانی بەڕێز ئەوەی نەک ئەوەی چێشی زیاد بوو چێشی زیاد نییە بەس بۆ چێش زیاد بوون باش نییە و شتێک کردێتی ئەو وەرزشە بۆ دڵ باشە بۆ نەخۆشی بەشێک لە ژیانمەتەن زۆر دەست خۆشیەکی دیەکەم زۆرش شتێکی باش کردووە بەم ماوەیە ئەو شتێکشی باس کرد ئێمە چامان لێ نییە کە چێشی خۆمان کەمکەینەوە وەڵا بن بە مانگێک 10 کیلۆ فرێدەم ئەوە غەڵەتە دەبێ بۆکبلی ستێپ وایس کەمەکەمە بە منەظەمی بەڕێگە بەشێک لە هاوڵاتیانی ئێمەی وەکو چۆن بڵێ سەر لێ شێواندووە بە دوای دەرمانێکە گەڕێن بە دوای حەبێکە گەڕێن دەیانەوێ فلان کەس بە فلان چاوەزنی هێنایە خوارەوە فلان کەس بۆ هێنایە خوارەوە کێشەی ئەم هێنانە خوارەوەیە ینی مزعفاتی ئەو دەرمانە ینی کەسێک چۆن دڵنیا بێت لەسەر ئەو دەرمانە بەڵێ وڵی ڕاستەکە من ڕاستی ئەوەی بیدینەوە لە مجتەماعی خۆمان کۆمەڵگەی خۆمان بازە خەڵکێک هەیە ئەرێ مەسەن ئەوێ ئیش نەکات و زەنگین بێ ئەوێ نانش بخوا و زەعیف بێ ئەو شتانش ئاسان نییە بۆ دەبێت کفتەش بخوا و زەعیفەوە زەحمەتە زۆر ئەتوانی کفتش بخۆین بەس ئەتوانیش دیسان زەعیفین بەس بەڵام ئەگەر ئاگام لە ژیانی خۆمان بێ تەمان وەکو بە جەنابەت باس کرد بازە خەڵکێک هەیە حەزی لێیە بێتە بڕاتە لای پزیشکی خۆی ڕەسەن بە هەفتەیەک بەدە ڕۆژ ئەو وەزنەی 150 کیلۆیە یا 120 کیلۆیە
ئەو 20 کیلۆیە 30 کیلۆیە زیادەی لە لەشی خۆی دابەزێنێ طبعا ئەوێ بە کاتێکی زۆر کەم ئەوش لە ڕێگای ئایا حەبوو عیلاج و دەرمان ئێمە پێێنین ڕاستە هەمووی هی تەندروستی لە هەمووی بوارێک زۆر پێشکەوتو بووە بەس لە ناحیەتی وەزن زیادەی هێشتا نەگەشتونێتە شتێکی عیلاجێکی گەورە بدەن حەبێکی سحری بێ هەتا مستە ئەو شتەنە هیچ حەبێک هەیە کە لە ڕووی زانستیەوە ناوی لێنرابێت کە ئەما بێتە هۆی کەمکردنەوەی بەڵێ حەبکە حەب دوسێ حەب پێ بووە طبعا هەمی فترە ناویان دەرەچێت یەک لە حەبانە حەبی ئۆرلیستاتی پێلێن یان ئەو ئۆرلیستاتە چەورینە ناو ئەو خواردنانەی ئەی خۆین چۆن ئەی خۆین تقریبا دێتە دەرەوە هەمووی بەس بازی لەو لە دیواری ڕێخۆڵە هەڵبمژرێت بەڵێ بەس ئەو چێشی خۆی کێشەی خۆی عفوەن ئەوەش کێشەکان چییە سێرەکەی ئەو کەسانی ئەو حەبانە بخۆن زگیان غازاتێک و یان نەوعی ئیسهالیەکان تووشەکە و یان وەزعی ناوگەدایان تێکەدا ئەوانە ئەو ئەوە هەیە بەڵام ئێستا شتێکی علمی شتێک تازە پێیا بووە دەرزیە لە ڕێگای دەرزی بازە نەخۆشەکە نووسین دەرزەکەم پێەیە ئەگەر نازم بڵێ پێمە دەرزیەکە ڕەنگە ئەو دەرزی توانی بۆ نەخۆش بنووسی بەس توانین دوای یان لە ئەوەی ئەوە ئەم دەرزیە مەسەن یەک لەم ئەمە ناوەکەی لیرە گلوتایدا پێنەس ناوی تیجارەکە بەس ئیستا هەر ئەمەش هەیە لە بازار پێنە سەکسەنداوە دەرزیە لە خۆیەدا ئەو نەخۆشە بەڵام کەمێ گرانە ئەم دەرزیە نیشە لە کوردستان هەتاکم ئیستا ئەم دەرزیە بەس ئەمش کێشەی خۆی هەیە سێرەکەی کەواتە حتا ئەگەر ئەمەش بەکاربهێنرێت دەبی پێویستە چاودێری پزیشکی ورد هەبێ بڵێ یعنی ناکرێت کەسێک لە خۆ حەبایان ئەم دەرزیە بەکاربێنێ کە بێتە هۆی ئەوەی ئەم دەرزیە لە خۆمان بدەین دەبێ فەحسی بۆ بکەم زان نەخۆشی غودەی نییە مەسەلەن جگەری تەواوە ئایا ئەم نەخۆشە دەبێت پێی بلێن ئەم نەخۆشە ڕەنگە لە یەکەم دەرزیەوە بڕشێتەوە یا وەزعی تێکچێ یان ئیسهالە بێ جۆرێک لە جۆرەکان ئێمە حساسیەتێک کەواتە چیرۆکەکەمان پێمان دەڵێ کە وەرزشەکە و ڕاگررتنی خۆراک چکە من تەکیدم ئەو هەشت مانگەی ئەو پێی تێپەڕیوە ئاسان نەبووە بڵێ جوهدێکی زۆری کردووە سەدقات لە دەرزی ئەوانە باشتێک ئەوانە باشتر بووە ئەتوانین ئێستا ئەگەر هاتوو باس لە ئەفۆن مشکل ئەگەر باس لە ڕێگاکانی چارەسەر بکەین کە مەسەلەن باسمان کرد کێشەی خواردن بڵێ کە خواردن ئێمە بەو نەخۆشانالێن دائیمەن هەوڵدا ئەم خواردانە بخۆی لەو ڕسمای بینین خواردنی سروشتی یەک دووەم تشتیش سەوزە بە عامەتەن قەڵەو ناکە ئەوانەی ڕەنگی سەوز بوویان زەرد وەکو لە هانە و قەرنەبیت و عفوەن خیار و تەماتە ئەو شتانە قەڵەو ناکەن و زۆرش باشن بەڵام بەعزە خواردنێکی شیرین دەبێت لێ دوورکەوەی شەکری تایە وەکو پاقڵەوە و ئەوانە من بەو نەخۆشانەش لێم بەو کەسانە لێم ئەتوانی تامی کەی شەرت نییە تو نی کیلۆ پەقڵاوە بخۆی کاکە یەک پارچە پەقڵاوە بخۆ دنیاکە کاول نابێ بەس 1 کیلۆ پەقڵاوە بخۆی ئەو کاتە خراپە بێت ئێمە لە کوردەواری هەر خۆمان سفرەکانمان بە شێوەیەەکە قابە برنجەکە هەمووی بە گەورەی لەسەر سفرەکە دانرێ ئەوە نی هەریەکەمان بچین تۆزێک برنج و تۆزش لە بکەینە سەری و بین دانیشین بیخۆین لەبەر دەستمان من خۆم وام ئەگەر قاپم لەبەر دەمادابرێ ناتوانم بەلەمی برنج ئەوش غەڵەتە کاتی یەک لە تێبینیەکانە کە ئەتوانن هەمووتان جێبەجێ بکەن وانە قاپەکە لەو لا تێک قاپی خۆت گچکە بکە هەوڵدا قاپی خۆت گچکە بکە دائیمەنش بە سەریعی نەخۆین بەسەر خۆمان بخۆین کاتی خواردنەکانی زۆر مهمە بەیانیان ئەتوانین وەکۆڵێن وەکو مەلیک بخۆ بەیانیان نیۆڕوان وەکو ئەمیر بخۆ شاوان وەکو فەقیر بخۆ شەو خواردنی شەو زۆر غەڵەتە مەعیدە پێویستی گەدە پێویستی بە ئیسراحەتە چۆن مێشکمان پێویستی بە ئیسراحەتە مەعیدەش دەبێت لە ساعات هەشتی ئێوارەوە شەو درێژە هەندێک خواردنی نیۆڕە تەخیرتر کرد بەڵێ یعنی مەسەلەن ساعات ئاخر خواردنی ساعات حەوت بێ میوەی شەوانش غەڵەتە میوەی شەوان قەڵەوەکە یعنی ئاگایان لەو شتەش بێ ئەگەر چکە کاتمان زۆر نەماوە سەبارەت بەو چارەسەرانی ئەو وەرزش گۆڕینی شێوازی ژیان لەسەر ئەوەی ئەو خواردن ئەو کەسەی زۆر دانشێ هەوڵدا ئیشی خۆی بگۆڕێ بە ئیشی ڕۆشتن و جوولەکردنی تیا دەرمان و پێکهاتەکانیشمان بەڵێ قسەمانسەکرد لەسەبار بە نەشتەرگەری ئەگەر زۆر بکوت بڵێ نەشتەرگەری ڕاستی ئەوانە هەمی عیلاج دەرمان و نەشتەرگەری پێلەن باریاتریک سێرجەری ئەو باریاتریک سێرجەری سێ شێوازی هەیە شێوازی بەنازوور هەیە بالۆنێکەکەنە ناوگەدەی نەخۆشەکە و بەحتاکم 6 مانگ دوایە بالۆنەکەی بۆ لابن بەس ئەوش بازە نەخۆشەکەی هیچ پێ ناخوری ڕشانەوەی توشەبێ گورچیلەکانی لەگەڵ ڕاوەستێ شێوازێک ترشێ پێنەن بوتۆکس دەرزیە لێدە نەناو مەعیدا ئەو دەرزیەوەیلەکە گەدەمان شەلەل بێ کاک شتێک کەم نام بخۆین سەرەکەی دڵمان ئەجێت و خواردمان پێناگرێ ڕێگایەک ترشەیە ئەوە عملیاتی گەورەیە ڕاستی سێنەوە عملیات هەیە یەقل جاران پێیانەوت باندینگ مایدا بەستنەوە بە شتێک و ئەوستن بەکار نایانێ دوونەوەتر هەیە دوونەوە عملیاتی تکایە بەکاردێ یەقنیان پێلێن سلیڤ مەعیدەکە بڕێن لایەکە بڕنەوە بەقدر مۆزێک بەقدر حەجمی مۆزێک مەعیدەکە بەجێدێنەوە ئەوش عملیاتی ترشەوەی پێیان ڕۆکس ئینوای
ئەوە مەعیدەکە هەر ئەبڕنەوە و دوانزەکە بەس ئەمانە هەمووی پزیشکە بێ پزیشکە بێ بیکات و ڕاستی ترسی خۆشی هەیە دەبێت پزیشکێکی پرۆفشنال بێ زۆر عملیاتی کرد بێ لەو بابەتە یەڵە بیکەنچکو ئەوانش ینی ئەگەری مردنشی تیا هەیە ئەگەر پزیشکەکە زۆر شارەزا و زۆر فەحسێک تەواو بۆ ئەو نەخۆشە نەکرابێ. زۆر سپاس دکتۆرجان زانیاریەکان زۆر بەسوود بوو. بێگومان ئەگەر بمانەوێ کێشی لەشمان تەندروست و زانستیانە بێ ئەبێ ئەو ئامۆژگاری و ئەو زانیاریانی کە ئێستا لەم بەرنامێ باسکرا و زانیاری پاشتریش کە دەتوانن ئێوە ڕۆژانە وەری بگرن ژیانی خۆتانی پێ بگۆڕن و بتوانن چێشتان تەندروست بێ. هەموو لایەکتان هەر ساڵ و سەلامەت.